هەموو پرۆسێکی هەڵبژاردن سەنگ و گرنگی خۆی هەیە، بە تایبەت ئەگەرەوە هەڵبژاردنە پەیوەندی بە ڕەوشی کەرکووک و ناوچە جێنا کۆکەکانی ترەوە هەبێت. لایەنە کوردستانیەکان لە کەرکووک بە جیاوازیای دیاوبیرکردنەوەی سیاسیان کۆکن کە هەڵبژاردنی پێشوەختەی عێراق بۆ کورد و کەرکووک گرنگە. گرنگی هەڵبژاردن لەوەیە هەڵبژاردن پرۆسەیەکی دیموکراسیە کە هەر 4 ساڵ جارێک بۆ نوێکردنەوەی ئەندامەکان ئەنجامەدرێ. گرنگی هەڵبژاردن لەوەیە ینی ئەمە مافێکی هاوڵاتیانە کە دەنگ بە کاندید و نوێنەرەکانی خۆیان بدەن بۆ ئەوی نوێنەرەتیان بکە لە ماوەی 4 ساڵە لە ڕووی یاسایی و دەستوریە. من پێم وایە دەبێت هەمومان یەکریز بین لە ئاس کەرکووک لە ئاس کێشەکانی کەرکووک هەر لایەنێکی سیاسی بە چاوی بەرژەوەندی حیزبی و سەیری کەرکووکە و کەرکووک کاتە قوربان بەرژەوەندی حیزبی هەروەک چۆن لە ڕابردووە کردی بەرپرس دەبێ بەرامبەر بە مێژوو لە هەر ئەگەرێک ڕوبەڕووی کەرکووچەکان بێتەوە لە 2 ڕۆژدا. ئەم هەڵبژار ناتوانین بڵێن قورسی سەنگی زۆر جیاوازە لەوانی تر چونکە بازنەکان زیادکراوەتەوە بازنەی 1 و 2 3 واتە توانین بڵین بە شێوەیەکی گشتی لە بازنەی دووە کە ناو چەقی پارێزگای کە قورسایی و ململانی ئەکەوێتە ئەوە جاگەر بێت و کورد زۆر بە یەکگرتووی بە یەک هەڵوێستی و حیزبە کوردستانەکان ئیشی جدی لەسەر نەکەن ئێمە توانین بڵین ئەم هەڵبژارنە ئەوەندە ئاسان نییە بدنەوەی بەتابەت لە بازنەی دووە. لێپرساوی مەکتەبی هەڵبژاردننی یەکێتیش لە کەرکووک جەخت لەسەرەوە دەکات هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق جیاوازە لە هەڵبژاردنەکانی پێشووی. هەڵبژاردننی ئەمجارە زۆر جیاوازە، جاران جیاوازەکەی لەوەیە کە جاران لە هەموو پارێزگایەک بازنە بوو، بەڵام ئێستا هەر پارێزگای بۆ خۆی بۆتی چەندین بازنە بە پێوەری کۆتێژنن ئەو بازانە دەستشان کراوە چۆنیدا ڕشتنەوەی بازنەکانیش بە شێوەی معیاری جغرافی دانراوەتەوە کە چۆن دابڕشێتەوە و ئەمجارە دەنگدەر بەڕاستی دەبێت هوشیارێکی باشی بۆ دروست کرێت بۆ ئەوەی بزانێت چۆن دەنگ بە بازنەکان دات چۆن لە چوارچەوە یەک بازنە بۆی هەیە دەنگدانەک بۆ مڕەشەحی و بازن دەنگدانەک بە مڕەشەحی بازنەکانی کە چونکە مڕەشەکانی جا ئەبنەوە هەرکە بازنێک مڕەشەحی خۆی بێت. بە پێی یاسای هەڵبژاردنەکانی عێراق بۆ ساڵی 2021 کەرکووک بەسەر 3 بازنەدا دابەش کراوە کێشمەکێش و ململانیەکانی کورد لەگەڵ لایەنە عەربی و تورکمانیەکان لە شارەکە لە ناو بازنەی دوودا دەبێت کە ناوەندی شاری کەرکووک دەگرێتەوە. یەکریزی کورد لەو هەڵبژاردنەدا سەنگ و پێگەی کورد لە پارێزگای کەرکووکدا دەپارێزێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.